یانەی هەولێر بە مەبەستی ئامادەکاری بۆ خولی ناوی کوردستان گرێبەستی لەگەڵ چواردە یاریزانی نوێ کردەوە تاوەکو درێسیانەکە بپۆشن بۆ مۆرزە و گرێبەستی لەگەڵ دو یاریزانی دیکەش ئەنجامدا. هەریەکە لە هۆگر حوسێن و هیدایەت لەتیف و ئەحمەد فەرخۆ و زەید مەغدید و محەممەد کەیفی و بارزان ئیبراهیم و ئەمیر ئیسماعیل و عومەر ئیبراهیم و عەلی عەبدوڵڵا و ئەحمەد ڕێبوار ئیبراهیم و عەبدوڵڵا حەمەدە و یاریزانانە بوون کە گرێبەستیان لەگەڵ یانەکە نوێ کردەوە. هەروەها هەولێر گرێبەستی لەگەڵ هەردوو یاریزانی تیپی لاوان عەلی سەرحان و کارزان سابیر واژۆ کرد. هەولێر دو یاریزانی نوێ شوێنە ڕیزەکانی کاوانیش کاردۆ کەمال لە هێڵی بەرگری یاری دەکات و پێشووتر یاریزانیانەی هەندرێن و هەولێر و برایەتی بووە و هەروەها سعود فەریق یاریزانی هێڵی بەرگریە و لایەنەکانی هەولێر و برایەتی و پێشمەرگەی هەولێر پێشتر یاری کردووە.